بنای خواست ها رانی هم در شنه بن ساخو سلامت و تندروز بن انشالله. رزاندی سنا و منیهات موین لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لازنجیر ویدیوکانی بدسنان پاره لانترنت لا پیجی فیسبوکی بدسنان پاره لانترنت هر وحالا چنل یوتیوبی بدسنان پاره لانترنت با برزانه که یکم جارو چنل بینن لیره چنلی بدسنان پاره لانترنت که من نیهات موین هفتانه 4 ویدیو لاره یو چنل و بلاو کموه که ایوه بی بران بردتوانن دراو الکترونیاکان و هر وها دولار امریکی بدست بینن بو اوی ایوه هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندن کم بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاک بکن بو اوی هر کاته کم ویدیو یک آپلود تکم یا خود بلاوه کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیوکان ببینن. بله عزیزان به نسبت سواپی به ویدیوش کوین یا خود هر دراوه کیتر اگر دنگو باسی گرنگی هبید و راستی پیویسته اوی که پیویسته لسر من او دنگو باسه گرنگه به ایوه را بگینم بو اوی خلکی هرمی کردستانش براستی سودمن به لم ویدیوانه جا چونکه من دازانم که زوربتان به ویدیوشتانه و هر وکو آگادارشن که اکسچنجی به ویدیو سواپ هاتوه به ویدیو هاتوه که همان سواپی به ویدیو جاکه امرو دنگو باسه که زور گرنگه به نسبت استیک کردنی او دراوانه که هر وکو ایوه آگادارن که کاته که استیکیه که به تایبتی به ویدیوش کوین و روزانه سودت عدته بو اوی ایوش لو دنگو باسه گرنگه به ویدیوش دو سواب آگادار بکموه بیناری هم ویدیوی بن تا کوتای ویدیو که به پیش میخن بو اوی ایوه زانیاری باش لم ویدیو ور بکرن. بله عزیزان کاته که ایوه دینانا به ویدیو سواپی که من پیشتر ویدیو کم درست کردوه به نسبت سواپی به ویدیوش کوین که چون ایوه بشاری ل سواپی به ویدیوش کوین اکن و استیکی اکن برونه ناو چنل که هفتش ویدیو دواتر عزیزان برون سیری بکن و بو اوی فیل بمن که چون به ویدیوش کوین لناو خودی به ویدیو سواب استیکی بکن لیرانه کاته که دینانو به ویدیو سواب ولی کتای ویدیو کش دا عزیزان ویدیویی که به نسبت سواپی به ویدیوش کوینم درست کردوه لناو چنل که به ایوه داناسین کاته که ایوه دینانو به ویدیو سواب بو اوی دنگو باسه گرینگه که به ایوه بله پیش اوی عزیزان چین سر باشی اینفو بزانین که 24 کاتجمر ولوم 24 کاتجمری به ویدیو سواب گیشتو تا $209,000 که براستی لو مواکرته که به ویدیو سواب پاتیه سرکوتنه که زور گوره بوه به نسبت سواپی به ویدیوش کوین که سرمایه به ویدیو سواب آنه که استیکو فارمینگی اکن لنا به ویدیو سواب سرمایه گشی تا $24 میلیون. عزیزان من همو جانه پیتانالیم که اگر به ویدیو اگر هیدیش بر راستی بو پیشا بچی لکاتی داکشانی همو دراوکان بالان به ویدیوچ همیشه پیشنگه لری بولدرکان همو جاره اگه هیدیش بی سر بکوی و زیاد ده به روزانه بولدرکانی و هر وها هر اکوله رانش بینم که لنا سواپی به ویدیوچ کوین روزانه چندین $1,000,000 که یکم روزاواتی تا کوستا نزدیکی $20 میلیون زیاد بوه لناو سواپی به ویدیوچ که اما خوی لخوی دا سرکوتنکی گوره هر وکو دینا سر باشی ایرن فارمان هیا و هر وکو پولس که ایما باش من بباشی پولس عزیزان جاره دیشن بیوه بود پولس و داتوانه به ویدیوچی استیک بکن ولی همان کادا به ویدیوچ کوینی فارم بکن کاته که استیکی اکن لیرانه عزیزان اگه لبیرتان بلا ویدیوی که من باسی استیکینگی به ویدیوش کوینی کرد او کاتی 0.2013 بو پیم وید یا خود 12 بوشتکی وابو بلان تماشا استا او سودهی که به استیک کردنی به ویدیوش کوین تاندته 6.7 لسطه که اما هرچند لیرانه لبش اینفو سرمایه به ویدیوش کوین زیاد به براسی لیرانه زیادتر درصده که اچیده سری و تواتوانه قازانجی بکید که من تا کوی سازدان هر وقوی بینن 1,061,000,000 به ویدیوچ کوینم فارم کردوه چون که من به ویدیوچ کانم استیک کردوه و لماوی هفتش روزا اونده 1,000,000
61 میلیون بیبی دوچ قازانجم وەرگرتووە کە لە ئێستادا نزیکەی $20 سنتەکە. ئازیزان ئێوە سەیری ئێستا مەکەن. ڕۆژێک دێ کە ئێوە بە 2 وەرەقە 3 وەرەقە ناتوانن 100 میلیون بیبی دۆجیش بکڕن. واتە باشترین فرسەتە بۆ ئەوەی بیبی دۆجەکانتان دابنێن و بێن لێرانە ئستێکی بکەن. کارێکە بینن بە چ سرعەتێکی باش لە ئێستادا بوو من بیبی دۆجی فارم هەکە. و هەر وەکو لە ڤیدیۆکانی پێشووتراشم بەوە بوو کە لێرانە لە بەشی ڤیزرۆ هەر کاتێ تۆ ویستت کە من بڕێکم لە بیبی دۆجەکانی خۆم داناوە بۆ نمونە مەکس کە 452 ملیارم داناوە بۆ ئستەیکردن ئەوانی تر لە ناو واڵێتەکانی ترم ڕاگرتووە تەنها پێویستم بەوەندا هەیە کە بوو من ئستەیک بکە و کانفێرمەکەی و هەموو کاتێ تۆ ئەتوانی ئەو بیبی دۆجانە کە داتنەوە بوو ئستەیکردن کە لە هەمان کاتیشدا لێران هەرۆکە بینن کە بۆ فارمەکە تۆ دەتوانی لە لەحزەدا لە بەشی دیتایلز ڤیزرۆ هەرچەند بتوێ لێرانە بتوانی بوو ئەوەی بیبی دۆجەکانت ڕابکێشی. ئەمە بوو ئەوەی ئازیزان کە سبەی بیبی دۆچ نرخەکەی زۆر چوو سەرەوەی وە بتوانەوەی بفروشن لە لەحزەدا ئێوە دەتوانن لێرانە کانفێرمی بکەن و بیبی دۆجەکانتان ڕابکێشنە ناو واڵێتی یاخود هەر شوێنێکی تر. ئەمە گرنگترین دەنگ و بازبازیان هەروەکو گوتم کە دەرسەدەکەی زیاد بووە کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر باشە و لە ڕۆژەکانی داهاتووشدا خۆت لە مانگەکانی داهاتووشدا ئێمە چاوەڕێی زیاتر بەرزبوونەوەی ئەو ڕقەمەی بۆ ئەوەی سوودی ساڵانە و ڕۆژانەی زیاتر لە ئستەیکردنی بیبی دۆچکۆین وەربگرین. وەکو دێنە ناو چەنێلەکە بەڕێزانم با بێمە خوارەوە بیبی دۆچ سواب. لێرانە ئازیزان بیبی دۆچ سواب ئستێکی بکە و قازانج بکە. ڤیدیۆی 23 بەشی هەفتەم ئازیزان ڤیدیۆی 23 بەشی هەفتەم بۆ ئەوەی ئێوە بتوانن بچن ئستێکی بکەن و ئەو بیبی دۆجانەکە هۆڵتان کردووە لە جیاتی هۆڵکردن هەمان ئستێکە فەرقی نییە ئازیزان لە جیاتی هۆڵکردن بڕۆن لە ناو بیبی دۆ سوواپی ئستێکی بکەن بۆ ئەوەی دیسانەوە بیبی دۆچکۆینی فارم بکەن. بەڵێ ئازیزان دەنگ و باسێکی گرنگ بوو چونکە ڕقەمی سوودی ڕۆژانەی بەڕاستی زۆر چۆیتە سەرەوە و ئێمە چاوەڕێی ئەوەین کە لە ڕۆژەکانی داهاتوودا بگەیتە 17 18 20 25 بوو 30% بۆ ئەوەی بەڕاستی قازانجێکی باش لە دراوی ئەلکترۆنی بیبی دۆچ بکەین. هەر ڕخنە کامنتێکتان هەبوو لەژێر ڤیدیۆ لە چەنێلی یوتوب بوون بنووسن لە ژێرم ڤیدیۆ ئازیزان بە چاوان جوابتان نەدەمەوە. زووترین کاتە ئینشەڵڵا لە مێژیان جوابی کامنتەکانی ئێوەم نەدایتەوە بەڵام داوای لێبوردن لە ئێوەکەم هەر کاتێ مەجاڵێکم هەبوو جوابی هەموو کامنتەکانی ئێوە ئەبەمەوە. ئیتر لە کاتی ئێوە ناگرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.